داڕشتنەوەی پەیکەری ئەنجومەنی پارێزگاکان لە چوارچێوەیەکی یاسایی تۆکمە و بە باڵێۆزکردنی پارێزگار و بەهێزکردنەوەی قایمقامەکان دانانی بەردی بناغەی دابەشکردنێکی یەکسان و خەرشکردنێکی شەفافە لە داهاتی هەرێمدا لە هەمان کادا دەرفەتێکە بۆ بڕینی بیرۆکراسیەت و هەنگاونان بەرەو تۆکمەکردنی پردی پەیوەندی نێوان دەسەڵات و هاوڵاتی لە ئێستادا نەعەدالەتێکی پلان بۆ داڕێژراو لە کوردستاندا لە ئارادایە و تاکە ڕێگەش بۆ دەربازبوون گرتنەبەری هەنگاوی لامەرکەزیەتە. پێشتر ئیداری سلێمانی لە ساڵی 1996 تا ساڵی 2010 تەنها لە 143 داهاتی کۆی هەرێمی کوردستانی لەبەردەستدا بووە. توانیوێتی بە شێوەیەکی سەرکەوتوو ئیداری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان بدات. بەڵام دوای ئەو کاتە غەدرێکی یەکجار گەورە لەو ناوچانی کوردستان دەکرێت. لە پێش ساڵی 1991 حکوومەتی عێراق لە پارێزگای سلێمانی 131,000 شوێنی نیشتەجێبوونی ڕوخاند، 5 قەزا و 28 ناحی کاول کرد، 2000 گوندی وێران کرد، 13 کارگەی بەلەکارکەوتووی بە میرات بۆ حکوومەتی ئیداری سلێمانی بەجێهێشت، 3000 کیلومتر شەقامی سەرەکی داڕوخێنران کە حکوومەتی ئیداری سلێمانی دەست بەکار بوو، 2000 خوێندنگەی بنیات ناو، 48,000 مامۆسای تازەی دامەزراند کە پێشتر تەنها 6,000 مامۆستامان هەبوو. حکوومەتی ئەو کاتی ئیداری سلێمانی توانی بڕی 2 ملیار دلار بۆ پرۆژەکانی پێشینی هاوسەرگیری و نیشتەجێبوون دابین بکاو، بڕی 1 ملیار دلار بۆ ئاوەڕووی پارێزگاکە تەرخان بکات. هاوکات لە کۆی هەبوونی تەنها یەک پەیمانگە 6 زانکۆ دروست کران و هەزاران یەکەی نیشتەجێبوون بنیات نران و شەقامەکان ئاودان کرانەوە. لە کاتێکدا ئەمانە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان لەسەر بودجەی گشتی دەوڵەت کران کە بودجەی پارێزگاکانی دووهۆک و هەولێر بریتی بوون لە 157. ئێستاش نابەرامبەرێکی یەکجار ناپێوانەی هەیە لە دابینکردنی بودجەی هێزەکانی هەرێم، بە نمونە بودجەی هێزەکانی 8 زێرەڤانی دژە تیرۆر و پاراستن. ئەوەندە و نیوی هێزەکانی 7 بەرگری فراکەوتن، دژە تیرۆر و دەستگای زانیاری کە ژماری هەردووی هێزەکە هاوتایە. بودجەی تەواوی خاڵە سنوورەکانی هەرێم دەچێتە وەزارەتی دارایی، جگە لە گومرگی ئیبراهیم خەلیل کە تەنها لە 100 تا 30 دەچێتە وەزارەتی دارایی. هەروەها لە دوای ساڵی 2014 بودجەی هەرێم بەڕێژی لە 100 تا 100 پەسەند کراوە، بەڵام پارێزگای سلێمانی بودجەکەی بەڕێژی لە 100 تا 30 کەم کراوەتەوە و لە دوای ئەوە تەواوی قەزاکانیشی بودجیان کەم کراوەتەوە. بە نمونە شارەوانی کەلار مانگانە 20 ملیۆن دیناری پێدرێت، لە کاتێکدا شارەوانی زاخۆ 260 ملیۆن دیناری پێدرێت. شارەوانی چەمچەماڵ 4 ملیۆن دیناری پێدرێ و شارەوانی ئاکرێ 6 ملیۆن دیناری پێدرێت. دوای 2010 حکوومەتی هەرێم بە بەرنامە کار لەسەر پرسیکردنی دانیشتوانی سنووری پارێزگای سلێمانی دەکات، بە جۆرێک کە بەڕێژی لە 100 تا 100 برەو بە کێلگەکانی خوڕمەڵە و تاوکی دراوە، بەڵام لە بەرامبەردا بەڕێژەی لە 100 تا 90 بەرهەمی شیواشۆک کەمی کردووە.